هەندرێنی پاڵەوانی خولی نایابی کوردستان لە یاریەکانی هەفتەی 20 پێشوازی لە پیشەسازی هاوشاری کرد. پیشەسازی ڕێڕەوی ڕێزلێنانی بۆ پاڵەوانەکانی ئەم وەرزەی خولی نایابی کوردستان ڕێکخست. لانیوە یەکەم هەردوو تیپ بە ئاستێکی تەواو نزیک لە یەکۆ دەرکەوتن. هەردوو تیپ هێرشیان بۆ سەر گۆڵ یەکتر هەبوو. هەندرێن نەیدەویستامی شکست بکات. پیشەسازیش پێویستێکی زۆری بە سێخاڵی یاریەکە بوو تاوەکو هەنگاوێک لەمانەوە نزیکتر بێتەوە. هێرش بە هێرش ئاڵوگۆڕ دەکرا. لە دواخولەکی نیوە یەکەم پیشەسازی بە گۆڵ یەکەم و پێشکەوتن گەیشت. باسل مستەفای سووری بە ئەسیستی عەبدوڵڵا ئەمیر تۆماری کرد. لانیوەی دووەم هەندرێن باڵا دەستتر بوو بەسەر یاریەکەدا. پیشەسازیش توانای هێرشبردنی نەبوو، بۆیە زیاتر پشتی بە بەرگری بەستا بوو تاوەکو پارێزگاری لە تاکە گۆڵەکەی بکات. پاڵەوانەکانی خولەکە وەک یاریەکانی پێشوو دەرنەکەوتن و نەیان دەتوانی سوود لە دەرفەتەکان وەرگرن تاوەکو بە گۆڵ بگەن. یاری بە هەمان ئەنجامی نیوە یەکەم و بە سوودی پیشەسازی بە تاکە گۆڵێکی بێوەڵام کۆتایی هات. هەرچەندە ئەمە ئەرکمان هێشتان یەکلایی نەبووی تۆ ئەرکمان قورسە، بەڵام یاری ڕابردوش لەگەڵ سیروانی نوێ کە ئاستێکی باشیان پێشکەش کرد زۆر لە ئاستی یاریزانەکان ڕازی بووم. وتم هەوڵ دەدەین و بەردەوام دەبین و بێ ئەمەل نەبووین و ئێستاش بێ ئەمەل نینە. هەموو جوهود و هەوڵە خۆمان دەخەینە گەر لەوەی ئەو دوو یاری داهاتوو لە بەرژۆندی خۆمان کۆتایی پێبێ. بەتاکی دەما پێویستمان بە هەموو گەمەچە لەبەرەوەی ئەمە پاڵەوانین هەموو یارێک دەتان بڵێم زەختمان لەسەرە. ئەوەی تەمەشای یاریەکەش کردبی دەزانی ئەمە بە ئاز زۆر باش گەممان دەکرد، بەڵام ئەم ڕۆژ لە گۆڵکردن مۆفەق نەبووین. ئەمە وەچی وەشمان گوت هەموو یارێک لۆمە مهمە، لەبەرەوەی پاڵەوانین تا ئێستا یەک شکستمان هەبوو لەو خولا نەمان دەویست زیاتری، بەڵام ئەوڕۆ خوای گەورە مۆفەق نەکردین. ئینشاءڵڵا یاریەکاندا تعویز دەکەینەوە. بەم ئەنجامە هەندرێن بە 44 خاڵەکەی و جیاوازی 11 خاڵ هەر لە پێشەنگا. پیشەسازیش لەگەڵ سەرکەوتنی لەم یاریە، بەڵام ئەرچی بۆمانەوە لە خولەکە هێشتا قورسە و خاوەنی 19 خاڵە و لە خانەی 11 و پێش کۆتایی ڕیزبەندە. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.